ڕە کابرا هەبوو دیفرۆشێ چوو بۆ حەج خەڵکی دێکە بەردەوام پرسیاریان لێ کرد چوو بۆ حەج کوڕەکەی لە جێی خۆی دانا کوڕەکەی کوڕە باوکە منیش نازانم چی بڵێم وتی وەڵا هەر پرسیارێکیان لێ بکری بڵێ فی قەولان قەول یەجوز و قەول لا یەجوز وڵێ دوو قسەی تایە ئەمە بابەتە قسەیەکیان ئەگونجێ شەرعیە حەڵاڵە قسەیەکیان ناگونجێ و حەرامە هەڵە وا بڵێ تەواوی ڕزگارە بێ ڕاڵە کوڕەکەی دەهانێ خۆی چێ بۆ حەج حەجیە ساش بە گوێ درێژتن ڕۆشتون چەند مانگێکی پێچووە تا ڕۆشتواتەوە هەر کەسێ پرسیاری لێکان ڕڵێ فی قەولان في قول يجوز وفي قول لا يجوز دو قسەیتیان بابەتی تۆ پرسیاری لێکەی لە قسەیکیان نابێ و لەیکیانە نابێ ڕاڵە کابرایە بۆ لای ئەمە خۆ هەرچێکی پێڵێ هەرواڵێ ئەبا من پرسیارێکی لێ بکەم تاقیکەمەوە ڕۆ بۆ لاڵێ ئەفی اللهی شەک شک و گومان هەیە لە بوونی خوای پەروەردگارە کابراڵە فی قەولان قەول يجوز وقەول لا يجوز دوو قسەیتیایە قسەیەکیان ڕێیتە چێ شک هەبێ لە بوونی قسەیەکیشیان ڕێیتە چێ شک نەبێ لە بوونی ئەڵێ بکوتن ئەمە لای خۆی ئیمانی هەیە کەچی باوەڕی بە دوو قسە هەیە یەکیان شک لە بوونی خوا بکە بکوتن ئەمە مفتی نییە زۆرێک ئەمڕۆ بووەتە مفتی قەول يجوز وقەول لا يجوز لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بوون بە مفتی